تورکیا کە وەک هێزێکی هەرێمی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستخۆی نمایش دەکات دەیەوێت لە وڵاتە شیعەکانیش نفوزی زیاد بکات و تەنانەت لە ڕێی عێراقەوە خۆی بگەێنێتە وڵاتانی کەنداو. ئێرانیش نایەوێت لەو کێبڕکێیە دوا بکەوێت. سەردانەکەی ئەم دوایی شاندی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ تورکیا بەشێکی زۆر لەو پلانانەی ئەو وڵاتی تێدا ئاشکرا بوو لەبارەی ویستی ئەنقەرە بۆ گێڕانی ڕۆڵێکی زیاتر لە عێراق و بگرە لەوێشەوە بۆ وڵاتانی کەنداو. لەو بارەیەوە عەلی تەتەر پارێزگاری دووهۆک کە بەشدار بوو لە شاندەکەی عێراقدا بە ئاژانسی ئەنادۆڵی تورکیای ڕاگەیاندووە مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق داوای ئەو 5 میلیارد دۆلاری لە حکوومەتی تورکیا کردووە کە ئەنقەرە لە کۆنگرەی کۆمەک بەخشان لە وڵاتی کوێیت ئامادەی دەربڕی بوو بە عێراقی ببەخشێت. لە بەرامبەردا ئەردۆغان ئاماژەی بەوە کردووە تورکیا پێی باشە لە دووبارە ئاوادانکردنەوەی عێراق بەشدار بێت، لەوانە لە دانانی ناوچەکانی پیشەسازی و ڕاکێشانی هێڵێکی شەمەندەفەر لە تورکیا تا بەندەری فاو، هەروەها دروستکردنی بەندەری گەورەی فاو و دروستکردنی شەقامێکی خێرای باش لە کەنداو تا دەگاتە زاخۆ لەگەڵکردنەوەی دەواازەیەکی سنووری نوێ بۆ ئەوەی چەندین دەواازە لە نێوان تورکیا و عێراقدا هەبن. ئەوە جگە لە دروستکردنی فڕۆکەخانەی مووسڵ و فڕۆکەخانەی کەرکووک، هەروەها دروستکردنی چەندین نەخۆشخانە کە ئێستا لەلایەن تورکیاوە دروست دەکرێن و بەشداری بزنسمان و کۆمپانیەکانی تورکیا لە ئاوادانکردنەوەی عێراقدا. بە پێی زانیاریەکانی تورکیا دەیەوێت ئەو پارەیە بە شێوازی قەرزی بێسوود و لە ڕێگەی وەبەرهێنان لەلایەن کۆمپانیەکانی خۆیەوە بدات بە عێراق. هاوکات عەلی تەتەر باسی لەوەش کردووە سەرۆک کۆماری تورکیا وتوێتی ئەوان پێیان باشە ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەردوو وڵاتدا بگەێنن بە 20 میلیارد دۆلار کە ئێستا نزیکەی 15 میلیارد دۆلارە و عێراقیش ئەمە دەخوازێت. لە بەرامبەر جوڵەکانی تورکیادا ئێرانیش نایەوێت گۆڕەپانەکە بۆ ئەنقەرە چۆڵ بکات، هەرچەندە لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمپانیای نیشتیمانی غازی ئێران ڕایگەیاند هەناردەی غازیان بۆ عێراق کەم کردوتەوە، ئەوەش بەهۆی نەدانی 5 میلیارد دۆلار لە شایستە داراییەکانی لەلایەن عێراقەوە. وەزارەتی کارەبای عێراقیش ئاماژەی بەوە کردووە کەمکردنەوەی غازی ئێران بۆ وێزگەکانی کارەبا کاریگەری لەسەر پێدانی کارەبا لە بەغدا و ناوچەی فوڕاتی ناوەڕاست دەبێت. باز لەوەش کرا عێراق لە تورکیاوە کارەبا هەناردە دەکات. بەڵام شاندی ئێرانی بە زوویی و لە سەردانەکەی 29 ئەم مانگەدا بۆ بەغدا کێشەی نەدانی پارەی کڕینی غازیان لەگەڵ عێراق چارەسەر کرد و ڕایانگەیاند لە نزیکترین کاتدا هەمان بڕی پێش و لە غاز هەناردەی عێراق دەکەن.